ئیدارەی کەرکووک لە سەر بودجەی پەترۆدۆلار پرۆژەکانی جێبەجێ دەکات و هیچ بودجەیەکی پەرەپێدانی هەرێمەکانی بۆ نایەت. هاوڵاتیانیش داوای پرۆژەی زیاتری ئاو و کارەبا و قیرتاوکردنی گەڕەک و کۆڵانەکانیان دەکەن کە لە ماوەی ڕابردوودا پشتگوێ خراوە. سەرۆکی شارەوانی کەرکووک ئاماژە بە پرۆژەکانی شارەوانی دەکات کە ئێستا خۆی لە قیرتاوکردن و کۆنکرێتکردنی کۆڵان و ڕێگا سەرەکیەکانی شارەکە دەبینێتەوە. وەڵاهی داواکاری ئێمە ئەوەیە ئاو جادە و بان و ئەمنیەت و ئەو شتانەمان باش بێت. لە هەموو شتێ زەرورتر ئەمنیەت و ڕێگاوبان و کارەبا و ئاوەکەی بارە وەڵاهی باشە لەخوا بەجێت بیسە. ئێمە بۆ نمونە ئاومان کەم بوو هاوینان لەسەرەوە بووین ئێستاکە عەریزەماندا ئاوەکەیان بۆمان چاک کردووە و ئیمڕۆژ لە سایی خواوە بە کاکڕێبار ماوت قەرارە بۆشمان سەب بکە. پێویستی زۆر بەزێترەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر پراوێز کراوە زۆر علی شتەکانی کەم بۆ کراوە بەس بۆشی کراوە بڵێن بۆی نەکراوە باش ینی لە جۆرەی خۆی باشە بڵێن زۆر شوێنشی ماوە بکرێ ینی لە ڕووی ئاوە لە ڕووی کارەباوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕوویەوانەوە ینی دەیەوێشتە ماوەی ماوە. ئێمە لەم ماوەی با بڵێن کۆتاییدا کە ئیدارەی تازەی کەرکووک پێکێنرا تا ئەم دەقەیە نزیکی 400,000 مەتر دووجارمان کۆنکرێت کردووە لە کۆڵانەکان. جگە لە جادە ڕئیسیەکانیش وەک خۆتانە بین نەمە جادەیەکی ڕئیسیە دووساییدە قیرتاو کراوە لەو گەڕەکانەی کە پێشتر پشتگوێ خرابوون. ئێمە ئێستا نەک لەم گەڕەکانە بەس ئیش بکرێ تەواوی گەڕەکەکانی شاری کەرکووک ئیشی تێ ئەکرێ. ئێستا حالیان کە ئێمە لێرەین لە گەڕەکەکانی کەش ئیشەیە گەڕێکی عارەبی بێت چ گەڕێکی تورکمانی بێت بەبێت جیاوازی. پارێزگاری کەرکووک دەڵێت سەرجەم گەڕەکەکانی شارەکە پێویستیان بە پرۆژەی خزمەتگوزاری هەیە بۆیە نابێت هاوڵاتیان پەلە لە ئیدارەی کەرکووک بکەن بۆ ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکان. پرۆژەکان بۆ هەموو کۆڵانەکان ئەگا بەبێ فەرق و جیاوازی بەبێ ئەوەی بڵێن ئەم کۆڵانە چی تێدا ئەژێت ئەوەی کە لێرەیە هەمووی خوشک و برای ئێمن بە واجبی خۆمانی ئەزانین کە خزمەتگوزاریان پێ بگەێنین. بۆیە گەڕێکی فەیلە کوردستان ئاوەدانەکەینەوە لە خزمەتگوزاریەکان بەڵام یەک تۆزێ سەبرمان پێویستە بە شەو ڕۆژێک نابێت. گەڕێکێک تقریبا 9 ساڵ بۆ 10 ساڵ هیچی بۆ نەکرابێت بیانوێ بە شەو ڕۆژێک ئێمە تەواویکەین تەواو نابێت. ئەمە کاتیوێ بەرنامەیەوێت. لە دوای ساڵی 2003ەوە چەندین گەڕەکی نوێ لە کەرکووک دروست کراون. بەشێکی زۆری دانیشتوانەکەی ئاوارەی گەڕاوەن بۆ شارەکە بەڵام تا ئێستا وەک پێویست خزمەتگوزاری و کارەبا و ڕێگاوبان نەگەشتووەتەوە گەڕەکانە هەر بۆیە داوای پرۆژە و خزمەتگوزاری زیاتر دەکەن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.